ڕۆڵز ڕۆیس ئۆتۆمبیلە دڵخوازەکەی جیهان لە ناوێکی هەژارەوە بۆ ناوێکی جیهانی. کۆمپانیای ڕۆڵز ڕۆیس کە بەردەوام ئۆتۆمبیلە گرانبەهاکان دروست دەکات لەلایەن منداڵێکی هەژاری نەخوێندەوارەوە دامەزراوە. لە ئێستاشدا بەهای کۆمپانیەکە 15 ملیار دۆلاری ئەمریکیە. هێنری ڕۆیس تەنیا بە سەرمایی $20 کۆمپانیەکەی دامەزران. پرسیارەکە ئەوەیە چۆن منداڵێکی هەژار و نەخوێندەوار توانی وا کارێکی گەورە و مەحاڵ بکات. باوکی هێنری لە ئاشێکی ئارد کرێکاری دەکرد، بەڵام تابینە قاقای لە قەرزدا بوو زۆری نەبرد. باوکی کە تاکە کەس بوو سەرچاوی دارایی خێزانەکەی دابین دەکرد کۆچی دوایی کرد. ئەمڕوو داوە ئەوەندەی ترباری سەرشانی خانەوادەکەی قورستر کرد. هێنری لە جیاتەوەی بڕواتە قوتابخانە ناچار بوو بۆ دابینکردنی بژێوی خێزانەکەی بەردەوام کار بکات. ئەوە بوو دەستی کرد بە فرۆشتنی ڕۆژنامە. ڕۆژانەکەی کە لەو ئیشەدا دەستی دەکەوت تەنیا چەند سنتێک بوو. دایکی هێنری کە ئەویش قەرزار بوو لەوە دڵنیا بوویەوە کە ئیتر ناتوانێت خەرجی مناڵەکانی بکێشێت، بۆیە بڕیار دەدات هێنری بنێرێت بۆ ئەوەی لەگەڵ ماڵی پوریدا بژیت. پوری هێنری بڕیار دەدات یارمەتی بدات، بۆ ئەمەش بڕەپارێکی کەمی پێدەدات بۆی بەشداری پرۆگرامێکی شاگردی بکات لەگەڵ کۆمپانیای The Great Northern Railway Company. ئەمەش مانایەوە بوو هێنری دەبوو بڕواتە شوێنێکی تر بۆ ژیانکردن. بەڵام هێنری توانی خۆی لەگەڵ بارودۆخەکەدا بگونجێنێت و بڕیار دەدات لەگەڵ کەسێک بە ناوی جۆرجیارۆ لە یەک شوقەدا بژین. کوڕەکەی جۆرجیارۆش وەک هێنری لە هەمان کۆمپانیا ئیشی شاگردی دەکرد. شەوانە جۆرج هێنری منداڵەکی خۆی فێری ئەوە دەکرد چۆن ئامێری جیاوازەکان بەکاربهێنێت. هێنری خوێندەواری نەبوو، بەڵام لێزان و کارامە بوو. لە تەمەنی 17 ساڵیدا هێنری دەستی کرد بە ئیشکردن لە کۆمپانیایەکی ئامێر دروستکردن لە شاری لیدز، کە بۆ هەر کاتژمێرەی کارکردن بڕەپارێکی زۆر کەمی وەردەگرت. دوای تاقیکردنەوەی هەندێک ئیشی جیاواز و کۆکردنەوەی بڕەپارەیەک توانی بەشداری بکات لە هەندێک وانەی شەوانەی تایبەت بە بواری کارەبایی. بەهۆی ئەو شارەزایی لەو خولەدا فێری بوو، توانی ئیشێکی باشی وەک سەرپەرشتیاری کارەباچیەکانی لە کۆمپانیای وێستۆن ئەلیکتریک کۆمپانی دەست بکەوێت. دوای ماوەیەک ئیشکردن کۆمپانیەکە ئیفلاسی کرد و دووبارە هێنری بێ ئیشمایەوە. بەڵام ئەم جارە هێنری لە جیاتی ئەوەی بڕوات بە شوێن ئیشێکی تردا بگەڕێت و کار بۆ کۆمپانیایەکی تر بکات، هێنری پێی وا دەبێت پێویستە خۆی کۆمپانیایەکدا بمەزرێنێ. سەرباریەوەی خۆی لە خێزانێکی هەژار و کەم دەرامەتەوە هاتبوو، هێنری پێی وابوو دەبێت ژیانێکی باشتر لەوەی هەبێت کە ئێستا تێدایە. بۆی بیرۆکی ئەوە لە مشکیدا گەڵاڵە دەبێت ببێتە دەوڵەمەند و کۆمپانیای خۆیدا بمەزرێنێت. بەڵام باش لەوە تێگەیشت بوو پێویستی بە یارمەتی دەبێت، بۆیە سەرەتا هەوڵیدا ئەو کرێکارانی کە لە کۆمپانیەکانی پێشووتردا کاری لەگەڵ کردوون قایلیان بکات و بێنە پاڵی. دواتر هاوڕێکی بەناوی ئێرنست کلێرمۆند بە پێشنیارەکەی رازی دەبێت. سەرەتا لە ساڵی 1884 دەستیان بە ئیشێک کرد بە ناوی EH، کە لەو کاتەدا هێنری تەنیا خاوەنی 20 پاوەند بوو. هاوڕێکەشی ئێرنست نزیکەی 50 پاوەنێکی شک دەبرد و دەستیان بە ئیشی کارەبایی کرد. لە دوای چەندەها هەوڵ و تاقیکردنەوە سەرکەوتوو بوون لە دروستکردنی یەکەم بەرهەم، ئەویش دروستکردنی زەنگی دەرگای کارەبایی بوو. توانیان ژمارەیەکی باشی لێ بفرۆشن، تەنانەت تا درەنگانی شەو کاریان دەکرد بۆ دروستکردنی زەنگی کارەبایی بۆ مشتەریەکانیان. لەو پارەی کە لە فرۆشتنی زەنگە کارەبایەکان دەستیان دەکەوت، بیریان لەوە دەکردەوە شتی گەورەتر دروست بکەن. ئەم جاریان توانیان مۆلیدەی کارەبایی دروست بکەن تا ڕادەی ئەوەی توانیان ئامێری کارەبایی کرێنیش دروست بکەن. لە ساڵی 1899 بەهای کۆمپانیاکەیان گەیشتە 3000 پاوەنی بەریتانی. سەرباری و سەرکەوتنەیەک لە دواییەکە هێنری نەیدەویست لەمەدا بوەستێت و چاوی لەشتی باشتر بوو. بیرۆکەی ئەوەی بۆ هات جوانترین و پێشکەوتوترین ئۆتۆمبیل لە جیهان و لەو سەردەمەدا دروست بکات. لەو سەردەمەدا ژمارێکی کەمی خەڵک خاوەنی ئۆتۆمبیلی خۆیان بوون، بەڵام هێنری ڕۆی زۆر پەرۆشی ئەو بوو ئۆتۆمبیلێکی هەبێت. بۆیە لە ساڵی 1901 ئۆتۆمبیلێکی بەکارهاتووی توسلەندەری فەڕەنسی دەکرێت. بەڵام بێبەختی ئەو ئۆتۆمبیلەکە زۆر خراپ بوو، ئیشی نەدەکرد. بۆیە هێنری بە ئۆتۆمبیلە داشکەکەەوە خەریک دەبێت و شەو و ڕۆژ ئیشی دەکرد. ئەوەی جێگای سەرسوڕمان بوو ڕۆژی دواتر هێنری توانی ئۆتۆمبیلەکە بخاتە ئیش. بۆیە هێنری بە ئۆتۆمبیلە داشکەکەەوە خەریک دەبێت و شەو و ڕۆژ ئیشی تێدا دەکرد. ئەوەی جێگای سەرسوڕمان بوو بۆ ڕۆژی دواتر هێنری توانی ئۆتۆمبیلەکە بخاتە ئیش. هێنری هەر بەوە نەوەستا بەردەوام بوو لە ئیشکردن لەناو ئۆتۆمبیلەکەدا تا تەواوی پارچە لە کارکەوتوەکانی چاک دەکردەوە و هەندێک هەڵی میکانیکیشی لە ئۆتۆمبیلەکەدا دۆزی و چارەسەری کردن. دوای ئەو ڕووداوە هێنری ڕۆیس کەسێکی تر دەناسێت بە ناوی چارلز ڕۆڵز. هیچ کامیشیان ئەویان بەخیاڵدا نەهاتبوو لەوەی پێکۆمێژوو بنووسنەوە، بەڵام هەردووکیان لە یەکشت دڵنیا بوون ئەویش خۆشەویستی و خولیایان بۆ ئۆتۆمبیل. ئەم خولیا و پێکەوەبوونیان بۆ ئیشکردن سەرنجام لە دایکبوونی براندی بەناوبانگی ڕۆڵز ڕۆیزی لێ دەکەوێتەوە.
دوای ئەوەی چارلز ڕۆڵز ئەو ئۆتۆمبیلە تاقی دەکاتەوە کە هێنری پێشووتر گۆڕانکاری تێدا کردبوو، زۆر سەرسام دەبێت بە کواڵیتی ئۆتۆمبیلەکە. لەوێ چارلز بە هێنری دەڵێت پێویستە بەیەکەوە کار بکەین. هێنری و چارلز زۆر جیاوازی تەمەن لە نێوانیاندا هەبوو. چارلز ڕۆڵز لە لاوێتیدا بوو، تەنیا تەمەنی 27 ساڵان بوو. هێنری ڕۆیزیش تەمەنی 41 ساڵان بوو. هێنری ئەزموون لە هاوڕێکی زۆرتر بوو لە بواری دروستکردنی ئامێری کارەبایی و میکانیکدا. چارلز ڕۆڵزی شەیدا لە خوڕینە ئۆتۆمبیلە خێراکان بوو، بەڵام بازرگانێکی بەتوانا بوو. ئەو دەیزانی چۆن سوود لە مارکتینگ و پەیوەندی گشتی وەربگرێت. چارلز توانی کەڵک لە پەیوەندیەکانی وەربگرێت کە لە جیهانی سیاست و میدیا و پەیوەندی تایبەتیەکانی خۆی هەیبوو بۆ دۆزینەوەی کڕیار، کە توانای کڕینی ئەو ئۆتۆمبیلانەیان هەبێت. لە ساڵی 1921 وای لێهات ئەوەندە کڕیاریان زۆر بوو، توانایان نەما داواکاری کڕیارەکان جێبەجێ بکەن. ئەگەر کەسێک بیستای ئۆتۆمبیلێکیان لێ بکرێت، پێویست بوو 3 ساڵ چاوەڕێ بکات تا ئۆتۆمبیلەکەی تاوا دەبێت. بۆ یەکەم جار کارگەی دروستکردنی ئۆتۆمبیلی ڕۆڵز ڕۆیزیان کردەوە. لە ماوەی 10 ساڵدا نزیکەی 2944 ئۆتۆمبیلیان خستە بازاڕەوە. لە ئێستاشدا کۆمپانیای ڕۆڵز ڕۆیس سەرمایەکەی بە نزیکی 15 میلیارد دلار دەخەمڵێنرێت. زیاتر لە 50,000 فەرمانبەری هەیە. ئۆتۆمبیلەکانیشیان یەکێکە لە هەر ئۆتۆمبیلە گرانبەهاکانی جیهان کە خواستێکی زۆری لە سەرانسەری جیهان لەسەر.